ئەمڕۆ سیوکی ئابی 2024 ئێمە وەکو نووسنگەکەمان هەستاوین بە دابەشکردنی موچەی مانگی هەشت بەسەر منداڵانی بێباوکدا کە ئێمە نووسنگەی سەی سادق نزیکەی 30 منداڵی بێباوک مانگانە موچەی بۆ دابین دەکا لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشین بە سوپانسەری خەڵکی چاکەکار و خێرخواز کە ئێمە لێرە سوپاسیانەکەین و دوعای خێریان بۆکەین. جاوی کە شانی باسە ئاماژەی پێ بدەم ئێمە سوپاسی خواکەین وە ساڵانی ڕابردوو و ئەم ساڵیش بەردەوام لە هەموو کاتێک توانی ومانە هەموو مانگەکان لە کاتی خۆیان موچە دابین بکەین و شتێکی کەش کە پێویست لێرە ئاماژەی پێ بدەم لە مەوسیمەکان بە تایبەتی مەوسیمەکانی جەژنی ڕەمەزانی پیرۆز و جەژنی قوربان و هەروەها مەوسیمی خوێندن کەلوپەل و پێداویستی قوتابخانە هەم کەلوپەلی جەژن بۆ ئەم خێزانانە دابینەکەین و هەندێک جار خواردنی پێویست بە ماڵەکانیان دابینەکەین. ئەمە لەسەر ئاستی بڵێ منداڵانی بێباوک و هەروەها لەسەر ئاسی خەڵکی نەخۆش و فەقیر و هەژار نووسنگەکەمان بە بەردەوامی لە کار و چالاکیایە و وەکوڕێت دەرفەتێکی باشە بۆ خەڵکانی کەم دەرامەت و نەخۆش و بێباوکەوانە. لێرەوە سوپاسی خێرخوازان و سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین. چەند ساڵە ینی دوای خۆی گەورە یەکەم هیوام ئەم دەستگای خێرخوازیە بۆ ینی دەستگای خێرخوازی بەخشین ئینشاڵڵا کە خی گەورە بەردەوامیتان پێ بدا و هەر ئاوا دەستی چینی فەقیر و هەژار و ئەو مناڵانەی کە بێباوکن بیگرن ئینشاڵڵا کە خی گەورە نمونەتان زیاد بێت و خی گەورە یارمەتیتان بدات. وڵاهی لەم کاتەیە یارمەتیدانی چینی هەژاریش زۆر زەحمەتە بەڕاستی لەم کاتەیە کە هەمووی ینی بەڕاستی زۆربەی خەڵک بێوەزع زۆربەی خەڵکیش ینی بۆ یارمەتیدان کارێکی قورسە لەم کاتەیە. زۆر سپاسانەکەم ئینشاڵڵا کە خی گەورە یارمەتیتان بدا خی گەورە پاداشتی خێریان بداتەوە.